إمام علي رضا ورحمة خوای لێبێ 5 ساڵی حکمی پڕ نەکردو لە 35 دەستی پێ لە 40 شەهید کرا 4 ساڵ و 9 مانگ و 7 ڕۆژ حکمی کرد 4 ساڵ و 9 مانگ و 7 ڕۆژ سبحان الله ئەم 4 ساڵ و 9 مانگ و 7 ڕۆژە هەمووی زەحمەتی بوو 3 ڕۆژی ئەخیری ئیمامی علی لە ژیانیە هەمووی دوعایە لە خۆی خوای بمگێڕەوە لای خۆت ئەوەندە ئازاریاندا هەر جەماعەتەکەی خۆی چونکە هەر لە سەفین گەڕانەوە اختلافێکی زۆر گەورە دروست پارچە پارچە بوون چون ئەهلی عێراق موحد نەبوو وەکو ئەهلی شام زۆر تۆکمە بوون ئەوان زۆر پەرتەوازە بوون بۆیە پەرتەوازیەکە ڕەنگی دایەوە فرقە بوون هەر مەجموعەیەکیان بەلایەکە ئەچوون خەواریجی زۆر بە وردی ئیشی ئەکرد لەسەر قەتەلەی عوسمان ئیشی ئەکرد ئەوانەی کە ئیمامی عوسمانیان شەهید کردبوو لەسەر جێشەکەی ئیمامی عەلی زۆر ئیشیان ئەکرد کۆمەڵی شت ڕوویدا لە دوای سەفین هەمووی لە مەسلحەتی سەیدنا معاویە بوو بە نمونەیەکێک لەوانە کە ئیمامی علی ڕضا و ڕەحمەتی خوای لێبێ زۆر مەشغوڵ بوو بە ئەمری خەواریجەوە چونکە ئەوەی کە لەگەڵ ئەما بوو نیوەی بوون بە خەواریج ئیمامی علی زۆر هەوڵیدا بیان گێڕێتەوە چەند جار چوو بۆ لایەن خوتبەی بۆ دان قسەی بۆ خەتیبێکی زۆر گەورە ئیمامی علی قەناعەتیان نەئەکرد حتا لە ئەخیرە هیچ دلیلێکی پێ نەهێشتن هەڵسانە وتیان ئێمە بە یەک شێواز لەگەڵ تایینەوە ئەبێ بڵێ من ڕۆژی سەفین کە ئەو تەحکیمەم کرد کافر بووم ئێستا تەوبە ئەکەم اینجا یینەوە لەگەڵت يعني مسألة خوارج تيجيشتن للظاهر تكون من الدقي بتشوف أقرب دسي ويتبانا أني شيء طاو فهمي نية وبشتيش تكان فهم لدينا لحفظ بقوته خوارج حافظ قرآن لبركنا زور بلان فهم يا بو دين وقولي دين نبو أما يقول له كاراني كزول لمصالح سيدنا معاوية بوشكا وجيشك يشتكي لنا هاد زور توكمو زور تندو طول وكو خوي رشتو شويني خوي بلان سيدنا علي جيشكي پارچە بوو کرد بوو ئیمامی علی ڕضا و ڕەحمەتی خوای لێبێ کەسێکی زۆر بەهێزی هەبوو کە قەیسی کوڕی سەعد بوو لەسەر میسر داینا میسر شوێن بوو بەدەست ئیمامی علی و لەگەڵەوە عێراقی بەدەستەوە میسریشی بەدەستەوە بوو کەوتو بۆ پشتی معاویە بەڵام قەیسی گۆڕی بە محەممەدی کوڕی ئەبوبەکر کاتێکە گۆڕا بە محەممەدی کوڕی ئەبوبەکر محەممەدی کوڕی ئەبوبەکر لەگەڵ قەتەلەی ئیمامی علی تۆزێ بە زبری مامەڵەیە کرد ئەوانش ئەتباعی ئیمامی علی بوون جەنگ لە نێوانیان ڕوویدا لە میسرە هەمووی بە مەصالحی سیدنا معاویە هەڵگێڕایەوە چکە بۆ ئەمانەی قەتەلە بوون ئەوە تا ئەیان و جەماعەتی ئیمامی علی خۆشیان لە قەتەلەی عوسمان ئەکوژن کەوا بوو قسەکەی ئیمامی معاویە هاتە دی خەڵکی میسر قەناعەتیان وردەوردە بە معاویە دروستە بوو کە قسەکەی ئەو تەواوە ئەمانە خەبیسن زۆر ئەبێ بکوژێ زوو لەناوە برێن وردەوردە شتەکە بەرەو مەصالحی ئەو ئەڕۆشت معاویە ڕضا و ڕەحمەتی خوای لێبێ وردە اتفاقی ئەکرد ئەوانەی کە داوای خوێنی عوسمانەکە ڕۆژ بە ڕۆژ زیادیان نەکرد هەتا لە ڕوایەتێکە فەرمێ ئیمامی علی ڕضا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی هەر کەسێکم کرد بە ئەمیر چوو بۆ لای معاویە هەر کەسێک ماڵیشم دایە هەر چوو بۆ لای معاویە کەسی بەدەستەوە نەئەما وردە بە دەوری چۆڵ ئەبوو ئیمامی علی ئەفەرمێ ڕۆژێک لە ڕۆژەکان ئیمامی علیان زۆر ئیزعاج کرد ئەوەندە هاتن و ئەوەندە قسەیان کرد ئەڵێ حتا ئەو خێمە بچووکەی داینا بۆ خێمەکەی تەپی ئەوەندە ئەوەی احترامی ئیمامی علی وەکو خەلیفەیەک طبعا وەکو سوڵتان معاویە مامەڵەیە کرد کەس نەگەیشتە لای معاویە بە ئاسانی هەمووی حرەس و تەردی ئیمامی علی زۆر بە سادەیی وەکو خولەفای ڕاشدین مامەڵەیە کرد ئەوانش تەجاوزیان ئەکرد لە حەدی خۆیان زۆر بە سووک سەیری ئیمامیان ئەکرد بۆیە وهای کرد کە ئیمامی علی ئەفەرمێ ئەو ڕۆژە ئەوەندەیان ئازادە و خوایگیان ئەمانە ئیبتیلا بوون بەمە منیش ئیبتیلا بوون بمنەوە خوایە ئەمیرێکیان بنەرە لە من خراپتر زۆر خراپتر بێ جەماعەتێکی باشیش بۆ من بنێرە وەڵڵاهی تر دەسەڵاتی ئەمانەم نەما ئەوەندە ماندوویان کرد لە ئەخیری ڕۆژی ئەخیری ئیمامی حەسەن لە ڕوایەتێکە ئەفەرمێ باوکم یەکێک لە دوعاکانی خوایە بمگێڕەوە لای خۆت تەحملی ئەمەم نەما ئەم وەزە ئەوەندە ئیمامی علیان ڕضا و ڕەحمەتی خوای لێبێ ئیزعاج کرد هەموو ئەمانش لە قازانج و لە مەصالحی سەیدنا معاویە ئەڕۆشتەوە دواتر